ئێمە وەکو دانیشتوانی کۆمەڵگە نشینەکانی هەولێر زۆر بە سیتیەکانەوانی پیانەوترێ سیتی گردبوونەوەیکی ناڕەزاییە هاتوونەتە ئێرە بە شێوەیەکی مەدەنی داوای هەرزانکردنی نرخی کارەباکەین کارەبای نیشتیمانی کارەبای 24 کاتژمێری ئەمەی کە پێی ئەوترێ پریپەید ماوەیە کە سیتیەکان ئەم کارەبایان پێگەشتووە بەڵام نرخەکەی زۆر گرانە یعنی وەزارەتی کارەبا لە 18 دینارەوە نرخی 1 کیلۆوات 1 وحدەی کردووەتە 175 دینار ئێمە لە بازار ڕاکە ئەو وحدەیە ئەکڕین بە 175 دینارە ئەمەش نرخێکی زۆرە ئەو ماوەی کە ئێمەم کارەبامان پێگەشتووە تێستمان کردوە تەجروبەیەکەین ماڵێکی ئاسایی ئەگەر زۆر ئامێرەکانی کەم کاتەوە چەند ئامێرێکی سادە بەکاربێنێت لە ماڵەکەیدا نزیکی 225,000 دیناریەوە لە مانگێکە ئەمە بەلایانی کەمەوە یعنی خەڵک هەیە زیاتریش سەرفەکە بەڵام من ستاندار وەرماگرتووە و تێستەی کە کردومانە ئەو مانگە نزیکی لە مانگێکە 225,000 دینار دەوێت ئەمە مەبلەغێکی زۆرە ئەوجا بەداخەوە ئەمەی کە کراوە بۆ سیتیەکان ئێمە سیتەکان بە هایکۆست دانراون هایکۆست نازانم ئەم پلەبەندیەوە لەسەر چ بنەمایە کراوە کیە کردوێتی چۆن کراوە نازانم چکە سیتیەکان لە 150 فەرمانبەرن کەسێک هەموو تەمەنی توانوێتی بڕێک پارە کۆ کاتەوە لە سیتەکانە پێخۆشە بژی ئێستا هاتو فەرمانبەرەوە ئێستا ئێمەش زۆر قەرەباڵخیمان نەکرد بۆ ئەوە بوو کە ئاژاوە دروست نەبێت لەسەر شەقا نامانێ فەوزات دروستکەین دەنا بێدەنگیمان مانای ئەوە نییە ئیتر حکومەت چی بێ بە کەیفی خۆی لە باج و ڕسومات لە زیادکردنی نرخی کارەوە بیکات ئێمە فەرمانبەرێک ئەگەر ملیۆنێک دیناری هەبێ یعنی 400-500 دیناری بۆ بنزین و بۆ نەوت و بۆ کارەبا بڕای بە چی بژی بەڕاستی ئێمە نرخێکی زۆرە پێویستە وەزارەتی کارەبا حکومەت سەرۆکی حکومەت چاوێک بۆ نرخیا بخشێنێتەوە هەرزانتری بکە نرخەکەی زۆر نەگونجاوە ئێمە لەگەڵ ئەوان کە کارەبا 24 کاتژمێر کارەبای 24 کاتژمێری شتێکی باشە چەند لایەنێکی ئیجابیە هەم بۆ هاوڵاتی هەم بۆ حکومەت بۆ ئێمە کە 24 کاتژمێر کارەبامانەیە شتێکی باشە بەڵام نرخەکەی زۆر گرانە و ژینگەش پاکەکاتەوە مۆلیدەکان کوژراونەتەوە ئەمە لایەنێکی باشیە زۆر باشە 24 کاتژمێر بەردەوامی هەتا بەڵام بۆ حکومەتیش زۆر سوودمەندە تۆ کارتەکە ئەداتێ لە بازار ئەداتێ کارەبای نەداویتێ هاوڵاتی پارەی داوەتێ ینی کارەباکە ئەفرۆشە حکومەت پارەی پریپەیدا وەکو کارتی مۆبایل وایە حکومەت پارەی ناکەوێتە لای هاوڵاتی قەرزار نابێ ینی هاوڵاتی قەرزار نابێ ئەمە لایەنێکی ئیجابیە باشە بەڵام نرخەکەی زۆر گرانە ناکرێ ئەمە ئیشی حکومەت نییە حکومەت لایەنی جێبەجێکارە بە ڕێنمایی باج و ڕسومات و زیادکردنی کارەبا دیاری ناکرێت پێویستە حکومەتی هەرێمی کوردستان بەو نرخەیە بچێتەوە ئەمە ئیشی یاسادانەرە ئیشی پەرلەمانتارە ئیشی نوێنەرانی هاوڵاتیانە بێ پەرلەمان بیکە نەک ئەوەی حکومەت دانیشە حکومەت دەسەڵاتی جێبەجێکارە بۆی نییە ناتوانێت نرخی کارەبا لەسەر ئەو خەڵکە زیاد بکە ئەوێ پەرلەمان بیکە بە یاسا ئەمە دەرچێت بەداخەوە ئەمە بە ڕێنمایی کراوە ئەوە تا هەندێک شارەکانش بۆن من لە دووەک فەرقی هەیە لە دووەک تەساعودیە یعنی چەند زیاد سەرفکەی ئەوەندە بەرزە بێتەوە ئەمە نرخێکی گونجای ئەمە داواکەین وای لێ بێت تەساعودی بێ یعنی قۆناغ بە قۆناغ نرخەکەی بەرز بێتەوە نەک یەکسەر لە 18 دینارە بیکەنە 175 دینار نرخێکی زۆرە و کارتەکانیش وەک گوتم ماڵەکان زۆر دەست پێوە بگرن ئامێرەکان کەم کەیتەوە یعنی ئێستا ناتوانانی زستانیش ناتوە ئێمە بە موبەریدەیەک بە چەند گڵۆپێکی کەم زۆر کەم ئامێرمان زۆر کەم کردوێتەوە یعنی لە مانگێکە کەمەکەی هەرە کەمەکەی 225,000 دیناریە ئەمە مەبلەغە زۆرە کارەساتە بەڕاستی ئەمە ئێستا ئێمە ینی داواکاریەکەمان نرخەکەی بێتە خوارەوە هەرزانی بکە ئەو پلەبەندیە کە سیتەکانی کردووە بە هایکۆست چیە کردوێتی ئەستا خۆی نایاسایی ئێمە ئەگەر داوا لە داواکارەکانمان نەگرین گوێ لێ نەگرین ڕێگای تر هەیە بیگرینە بەر لە ڕووی یاساوە توانین سکالا بکەین چکە بابەتەکە زۆر نایاسایی ئەمەکە کراوە بە ئاماژەش کێشەکە ئەوەیە ناڵێم ئێمە چون ئەمە کێ کردوێتی وەزارەتی کارەبا کردوێتی حکومەت کردوێتی ئەم پلەبەندیە لەسەر چ بنەمایە کراوە کێ ئێمەی بە هایکۆست داناوە خانوو هەیە لە گەڕەکانی تری هەولێرە بای 2 ملیۆن دۆلارە گەڕێک هەیە لە ناو هەولێر بۆن لە گەڕەشی تری هەولێر خانوویتیان ناکرێت چۆن ئەو بە مینی
کۆست و بە میدیەم کۆست دانراوە بەڵام سیتیەکان لەبەرەوەی کە سیتیە هایکۆستی داناوە بۆ بەمە دایناوە لەبەرەوە هایکۆستا بێ 175 دینار بۆ 1 کیلووات ئێمە داواکەین جەنابی وەزیر گوێ لە داواکانمان